لە کۆنفرانسێکی ڕۆژنەمانیدا لە بەغدا خۆسی مانیۆڵ ئەلبارێز وەزیری دەرەوەی ئیسپانیا ڕایگەیاند پێویستە هێرش بۆ سەربنکەکانی هاوپەیمانیی نێودەوڵەتی دژی داعش لە عێراق بوەستێت. هەروەها ڕاشیگەیاند لەسەر داوای حکوومەت بۆ ڕۆبەڕووبوونەوەی تیرۆر هاتوونەتە عێراقەوە و هەر کاتێکیش حکوومەت داوایان لێ بکات ئامادەن بکشێنەوە. ئیسپانیا مێژوویەکی دوورودرێژی هەیە لە پشتیوانیکردنی عێراق بۆ پاراستنی سەروەری خاکەکەی. لەم دۆخەشدا هاوشانی عێراق دەوەستین، بەڵام زۆر نیگەرانین لە هێرشە بەردەوامەکان بۆ سەر بارەگاکانی هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراق. ئێمە پابەندین بە دابینکردنی سەقامگیری لە عێراق لە ڕێگەی هەبوونی سەربازەکانمان لە چوارچێوەی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش. هێرش بۆ سەر هێزە بیانیەکان لە عێراق پێویستە بوەستێت. داوا لە حکوومەت و هێزە ئەمنیەکانی ئەم وڵاتە دەکەم سنوورێک بۆ هێرشەکان دابنێن. ئێمە لە سەر داوای عێراق لێرەین و سەربازەکانمان بۆ شەڕی تیرۆر و لە ناوبردنی داعش هاتوونەتە عێراق. هەر کاتێکیش عێراق پێی باش بێت دەڕۆین. بەڵێ لەسەر کاریگەری پێگەی هەرێمی کوردستان و هەڵوێستان نێودەوڵەتیەکان دژی هێرشەکەی ئێران من دکتۆر سامان شاڵی شارەزای سیاسی لە ستۆدیۆ میوانمان دکتۆر بەخێر بێ بۆ ستۆدیۆی کوردستان 24. دکتۆر ڕاستی ئێمە لەسەر و پرسە قسەکەین بەڵام بابەتێکی گەرم و گورتر ینی هاتووەتە ئاراوە هەر تەقریبەن پەیوەستە بم پرسەوە و لێکەوتەکانی ئەم پرسەوە ئەویش کشانەوەی هێزەکانی ئەمریکا و داوای حکوومەتی عێراقیە بۆ کشانەوە لە عێراق ئەویش لە ئەنجامی ئەو بەرپەرشدانەوەی هەردوو لا بۆ یەکتری هەم بردومانکردنی ئەمریکا لەلایەن میلیشیاکان و بردومانکردنی میلیشیاکان لەلایەن ئەمریکاوە ئەم بابەتی زیاتر گەرم و گۆرتر کردوەوە. دوێنێ نامەیەک گەشتووە بە وەزارەتی دەرەوەی عێراقی لەلایەن ئەمریکاوە تا ئێستا وازەح نییە ناوەڕۆکی نامەکە چییە، بەڵام ئێوە پێشبینی ئەوەکەن کە ئەمریکا بەم زوانە لە عێراق بشێتەوە. سپاس بڕوان ناکەم ئەمریکا بەو ئاسانیە بکشێتەوە. خۆی ئەگەر لەبیرتان بێماوەک لەوە پێش تقریبەن 1500 بەتەما بۆ 1500 عسکەری کەش بنێرێتە ناوچەکە و بینی عێراق و بۆ سووریاش، ینی لە بینی قسمێکی نەمدی و قسمێکی لەو دیویش. تەمان ئەمریکا لەسەر داواکاری حکوومەتی عێراقاتون و هەموو هاوپەیمانانیش پێکەوە وەکو ستاژگوێر لە سەفیری ئیسپانیا کرد وەزیری خارجە، ئەوان بە اتفاقیەکی استراتیجی هەیە لەگەڵ عێراق و ئەمریکا. جگەل لەو داواکاری اتفاقیەکی استراتیجی هەیە، ئەگەر هاوپەیمانانیش بڕۆن دەرەوە ئەو اتفاقی استراتیجی چۆن گەشەی پێرە. بەڕەسمیە تاکون ئیمڕۆ حکوومەتی عێراق هیچ داواکارێکی لە حکوومەتی ئەمریکی نەکردوێتەوە یان لە هاوپەیمانان کە بکشێنەوە. ئەوە یەک. دوو، ئەم هێرشانەی کە ئەکرێت وەکو جەنابت ئەم بەواکێشە ئەو بەواکێشەیە هەمووی فعل و ڕەتفعلە کە ئەکرێت. ئەوەی کە ڕووی داوە لە بینی ئیسرائیل و حەماس کە گوایە ئەمە عوزرێکە، پێش ئەوەش پێش 7 ئۆکتۆبەریش هەر هجوومیان کردوتە سەر ئەو قاعیدانە، هەر هجووم کراوەتە سەر هەرێمی کوردستان بە درۆن بوو. ئێستا یارەکە گۆڕاوە، یارەکە بۆ بە موشک، بۆ بە تایرە، بۆ بە قەسفی مباشر لەو شوێنانەی کە بیانوێ هەردوو لە هەڵوێستیانە بێت. ئەمریکا بڕوان ناکەم و داواکاری حزبی جەمهوریش کە زۆر تونگەن لەسەر حزبی دیموکرات کە ناوچەکە بەجێڵ نێرێ، چونکە ئەزانرێە کە غەڵەتی ئەویان کرد کە احتیمامیان نا بە ناوچەکەش و عێراقیش ئەوە بوو کە چۆنەڵی قۆڵەکانی ئێران لە ناوچەکە گەشەی پێکرا بەهێز بوون و توانیان لەم چوار دەوڵەتەوە مەترسی پیا بکەن لەسەر ئیسرائیل و چۆنەڵی مەسالیحی ئەمریکا لە ناوچەکە. ئەمە خۆی هەمووی لەو چوارچێوەیەگرێتەوە، بەڵام بەم زوانە کە بگوایە ئەمریکا بچێتە دەرەوە ناچێت. زۆر باشە. شتێک هەیە بە ناوی سەروەری عێراقەوە لەلایەکەوە ئێران سەروەری عێراقە بەزێنێت کە وەکو بردومانانەی لە ناوچەکەی کا بە تایبەتی لە هەرێمی کوردستانە. لە لایەکی تریشەوە ئەو بردومانانەی کە ئەمریکا ئەیکات عێراق جارێکی کە خۆی بە بەزاندنی سەروەری عێراق ناوزەندیەکات، چی ئەبێ سەروەری عێراق پارێزێت؟ لە ڕووی یاساییەوە حکوومەتی عێراقە بۆ نایپارێزێت حکوومەتی عێراق. سیادەی نەماوە عێراق خۆی هەتاکۆم بیپارێزێت، نە سیادەی هەمووی کراوەتەوە، نە سیاسی هەیە، نە عسکەری هەیە، هیچ توانایەکی نییە. فەرموو لە تورکیا لەلایەکەوە، ئێران لەلایەکەوە، داعش لە ناوێکەوە،
وەلایەکانی لەلایەکەوە یاعین تەماشاکە لە چوار لاوە سەروەری عێراقشکێ حکوومەتی عێراق وەزارەتی دیفاعی عێراق ڕاداراتی نییە هەتاکو بزانێ چی ئەرفێ بەسەر سیادەی عێراقا موشکی دژە ئاسمانیشی نییە یعنی کەماتە عێراق بەناو بە هەیکەلێتی عێراقا و سیادەی نەماوە وەکو سیادە بەڵێ هەیکەلەیە حکوومەتە وەزارەتی خارجی ئەو ئەمەیە ئسا وەکو لە تەقریرەکەی بەڕێستانە بەحستان کرد کە عێراق بچێتە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی مانیست لەسەر ناچۆ و ناچێت ینی وەزارەتی خارجی پەلەی کرد لەو قسەیە چکە نایڵن ئێستا زەختێکی زۆر هەیە لەسەر سوودانی کە بکرێ بە کەفشل فیدا لە ئیتارەوە من حەزەکەم شتێکتان بۆ بەحسکەم کە عانی کرمان لێرە کابراایەک لە تاغستانەوە هات خۆی تەقانەوە بە ناوی داعشەوە ئەو کاری ساتەی لێبووە 287 کەس شتێکی وا بکوژرا سەرۆکی هەرێمی کوردستان خۆی چوو بۆ قونسڵی ئێران تەعزیە نامێ کرد هەموو حیزبە کوردەکان ئیدانەی ئەو کارە ئەرهابێ کرد سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە بەڵام یەک کەس لە ئیطاری تەنسیقی کە هاوپەیمان نییە کە شەریکین لە حکوومەتە ئیدانەی نەکرد جگەل لە سەرۆکی وەزیران ئەوە چی ئەگەیەنێت ئەوە ئەگەیەنێ بێدەنگی ئیدانەی ئەو کردەوەی سەر شاری هەولێرێ نەکرد بڵێ ئیدانیان نەکرد بۆ چکە ناتوانن چکە ئەوان لە ژێر فشاری ئێرانیان بەڕاستەکەی با بڵێن چکە واقعەکەی ئمڕۆ ئەبێ دانی پێێنین هەوپەیمانیش لەگەڵ ئێرانە ئێمە باجی زۆرمان ناوە بە سێ میسالێ بۆ بێنمەوە لەو باجانە 75 کە هەفتا ئازارمان کرد و سەرکەوتوو بوون کە بناغەیەکی ئۆتۆنۆمی بۆ هەرێمی کوردستان بناغەدرا ئەوە بوو نەختێن لە 72 تێک چوون لەگەڵ عێراقا ئێران قۆستەوە و وای لێکرد کە دوورکەونەوە لەگەڵ عێراق و باجەکەمانە ئەوە بوو شۆڕشی هەرێمی کوردستان شۆڕشی ئەیلوچکا باشە ئەوە لە 1970 هجومی حاجۆمەران کرا ئێران لەگەڵ پارتیە هجوومەکە کرا باجەکەمانە 8,000 بەرزانیان ئەمفال کرد لە 1970 لە هەڵەبجە کە ئێمە لەگەڵ ئەوانە با بڵێن لەگەڵ ئێرانەکە هاتن بەرەو هەڵەبجە بگیرە 5,000 شەهیدمانە لە هەڵەبجە ئەمە علاقاتەکەمانە ئەم هینەمانە لەسەر و ئەوەشەوە ئێران ئەوێ ئێمە زیاتر خاتە ژێر کەیفی خۆیەوە و زیاتر مەدەرە چونکە هەر ئەم منتیقەیە کە لەژێر دەستی ئەوانەیە عێراقی هەمووی لەژێر دەستایە بەس هەرێمی کوردستانی لەژێر دەستانیە بە تایبەتی بڵین هەولێر و دۆک باشە دکتۆر لەسەر ئەم بابەتە هێرشەکانی ئێران بۆ سەر شاری هەولێر بێگومان کۆمەڵی کاردانەوەی هەم ناوخۆیی لێکەوتەوە کە دەبینین ڕۆژانە لە سەرانسەری شارەکانی هەرێمی کوردستانە لە هەڵەبجەوە هەتا ئاگاتە زاخۆ خەڵک خۆپێشاندانەکات و ئیدانەی ئەم هێرشانەیە کا بۆ سەر هەولێر لەسەر ئاستی نێودەوڵەتی کاردانەوەکان چۆن طبعا خۆی کاردانەوەیکی زۆر بوو و زۆر باش بوو لە ئاسی دیبلۆماسیە ئەوروپا تقریبان هەموو دەوڵەتەکانیان ئەمریکا نەتەوەی گرتوەکانی هاتە سەرخات اتحادی ئەوروپی هات لەمەوە وەفدێکی پەرلەمانیان هاتە هەرێمی کوردستان هەروەها ئەنجومەنی جامعە عەرەبی ئەوانیش هینیان کرد بەڵام تەماشاکەی ئەم هەمووی نەبوو هیچ تەسیرێکی نییە لەسەر ئێران چونکە ئێران خۆی ئیمانی بە ئیدانات و شت نییە ئیمانی بە ئەوە هەیە بە هێز تێگا بەڵام هێزەکە دوور بێ لە خۆی دوور بێ لە ماڵی خۆی یعنی ئێستا تەماشاکەی ئیسرائیل و ئێران شەڕیانە بە ئێمە کێشێت لەگەڵ ئەمریکا شەڕی هەیە بە ئێمە کێشێت یەمەن لەگەڵ حوثیەکان لەگەڵ بریتانیا و ئەمریکا ئێران بە ئێمە کێشێت کابرا داعشە تاغستان خۆی لە کرمان خۆیشە بە ئێمە کێشێ کەواتە ئێمە بە زەعیفترین شتە زانێ چونکە ناتوانانی وەڵامیان بنەوە و ئەوە کاری ئێمەش نێ وەڵامیان بنەوە چونکە ئەوە سیادەی عێراقا باش ئەوەی کە لە عین ئەسەدا حەزەکەم ئەو موشەکانەی کە ئیجرایە عین ئەسەد و جوابیشان نانەوە لە جۆف سەخەر ئەوە یەک شتی لێ کەوتەوە کە وسکوتن میدیای عێراقی زۆر لەسەری
حکوومەت لە حکوومەتیە چۆن حکوومەت لە حکوومەتیە حەشدی شعبی موشکی کڕیوە لە ئێران بە پارەی چیە بە پارەی عێراق بە پارەی ئەو پارەی کە عێراقیاوتە موشکی کڕیوە لە عینێ ئەسەدیە بۆ موشەکانە چکانیەتی بە موشک لە ئێرانی کڕیوە ئەو موشەکانە ئەزانی کوێی گرتوتەوە ئەکادیمی قووەی جەوی عێراقی لەوێ و زۆر زەرری پێگەیانەوە کەواتە حکوومەت لە حکوومەتیەوە ئەمە خۆی لەوا کاریساتە کە کەس قسە ناکات ئەم مشاکلانە دکتۆر منەوێ لەسەر ئەو ئیدانانەی کە لەسەر ئاسی نێودەوڵەتی کرا ئەمە تا چەند نەبێتە گرنتیەک بۆی ئەم ڕووداوانە دووبارە نەبێتەوە لە هەرێمی کوردستان بەداخەوە ئەگەر ئێمە نەچینە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیەوە بەڵام دوو دەوڵەت هەیە کە پشتگیری ئێرانەکە ئەوش رووسیا و سینە یعنی ئەگەر ڤیتۆش بکرێت لەوێ ڤیتۆ ئەتوانێ بکەن ئەوان بەڵام خۆی ئەم ئیدانانە بەعمەنە جگەر لەوەی کە حسارەکە زیاد بکرێت لەسەری حساری اقتصادەکە ئەبێ زۆر بێ لەسەری و ئەبێ بزانن کە کردەوەی وا باجی هەیە بەڵام ئێران هەر مستەمرە لەسەر ئەو هەموو ئیدانەی نێودەوڵەتیانەت هەیە ئەو هەموو نامانەی کە بۆی چۆ لەم دەوڵەتانەوە ئەڵێم بەردەوامە بم و لێشیان ئەم بەردەوامە خەتەرێکی گەورەی هەیە لەسەر هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانیش ئەبێ خۆی بپارێزیە و ئێمە علاقەیەکی ئیجتیماعی و تاریخیمان هەیە لەگەڵ ئێرانە ئێمە ئەبێ بە گفتوگۆ ئەگەر کەس بەمانێ ئێمە هیچمانێ لە دیبلۆماسیەت زیاتر و هەرێمی کوردستانیش و قیادەی کوردیش ئەبێ بە گفتوگۆ لە ئێران بگەێنن کە ئێمە بەشێنین لەم سراعە ئێمە نە بەشێکین لە سراعی ئیسرائیلیا نە بەشێکین لە سراعی ئەمریکا و ئێران لە عێراقا. بەڵێ دکتۆر سامان شاڵی شارەزای سیاسی زۆر سپاس کە لە ستودیۆ لەگەڵمەوە سەرچاو.